گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. بەڕێوەچوونی ڕێوڕسمی ڕێزگرتن لە یادی فواد محەممەدی لەلایەن بنەماڵەکەیەوە، گیانەدەستان و برینداربوونی 5 هاوڵاتی بەهۆی ڕووداوی هاتوچوو لە جادەی مەریوان سنە، کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شێرکەتی نەوتی شاغڵ لە پارس جنوبی، دەست بەسەرکرانی هاوڵاتێکی بەهایی دانیشتووی شاری گورگان و هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر دانیشتوانی شارۆچکەی کەشاوەرزی زاهدان. دەست بەسەرکرانی هێرش زەندی ناوگران بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی. ڕۆژی شەممە 24 خەزەڵوەری 1404 هەتاوی هێرش زەندی ناوگران چالاکی مەدەنی و بەندکراوی سیاسی پێشوو بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی دەست بەسەر و ڕەوانەی بەندیخانەی ناوەندی شاری سنەکرا. ناوبراو ڕۆژی دووشەممە 1 ڕێبەندانی 1403 هەتاوی بە هێرشی هێزەکانی ئێدارەی ئیتلاعات بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و پاشان ڕێکەوتی 30 ڕێبەندان بە دانانی بارمتە تا کاتی بەڕێوەچوونی کۆبوونەوەی دادگای ڕژیم لەسەر ئەو تاوانە نێخراوەتە پاڵدۆسیەکەی بە شێوازێکی کاتی ئازاد کرا. ئەو چالاکوانە دواتر بە تۆمەتی سازکردنی گروپ بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات حکمی 6 مانگ بەندکرانی تەعزیری بەسەردا سەپێنرا. بەڕێوەچوونی ڕێوڕسمی ڕێزگرتن لە یادی فواد محەممەدی لەلایەن بنەماڵەکەیەوە. ڕۆژی شەممە 24 خەزەڵوەری 1404 هەتاوی بنەماڵەی فواد محەممەدی لە گیان بەخکردوانی شۆڕشی ژەنجیان ئازادی بە مەراسمێک یادی ئەو یازیزەیان بەرز ڕاگرت. ناوبراو ڕێکەوتی 25 خەزەڵوەری 1401 هەتاوی هاوکات لەگەڵ کۆمەڵێک لاوی ئازادیخوازی شاری کامیاران بەهۆی دەربڕینی ناڕەزایەتی دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی لە شەقامەکانی ئەو شارە لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە بە چەککرایە ئامانج و ڕەوانەی نەخۆشخانەکرا. ئەو هاوڵاتیە پاشان بەهۆی سەختی برینەکانی گیانی بەخت کرد و پێوەست بە کاروانی نەمرانی شۆڕشی گەلان لە ئێران و کوردستان بوو. بەپێی ئەو وێنانێ بەدەستمان گەیشتون بنەماڵەی ئەو قارەمانە هاوکات لەگەڵ کۆمەڵێکی دیکە لە چالاکانی مەدەنی و ئازادیخوازانی شاری کامیاران لە مەراسمێکدا یادی ئەو گیان بەخکردوویانە بەرز ڕاگرت و پەیمانیان لەگەڵ نوێ کردەوە. وشکبوونی سەراوی بیستوونی کرماشان. بەپێی راپۆرتەکان سەراو بیستوونی کرماشان بەهۆی ناکارامەیی بەڕێوەبەری سەرچاوە ئاویەکان لەلایەن بەرپرسانی ڕژیمەوە بە تەواوی وشک بووە. بە وتەی سەرچاوە خۆجێیەکانی هەواڵ، ژینگە پارێزان و چالاکانی مەدەنی خەڵکی شاری کرماشان گەلێک جار سەبارەت بە وشکبوونی ئەو سەراوە هشداریان بە ناوەندە پەیوەندیدارەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی داوە، بەڵام لەلایەن بەرپرسانەوە نەک تەنیا بایەخ بە داخوازیەکانیان نەدراوە بەڵکو هەڕەشەیان لێکراوە کە پێویستە بەردەوامی بە ناڕەزایەتیەکان نەدەن. شایانی باسە لە ساڵانی ڕابردوودا زیاتر لە 50% سەراو و تاڵاوەکانی ئێران و کوردستان بەهۆی ناکارامەیی بەرپرسانی ڕژیم بەکارهێنانی زیاتر لە پێویستی سەرچاوە ئاویەکان و هەروەها کۆڵاندنی بیری ئاوی وشک و خەڵکی تووشی قەیرانی بێئاوی بوون. گیان لەدەستان و برینداربوونی 5 هاوڵاتی بەهۆی ڕووداوی هاتوچوو لە جادەی مەریوان سنە. ڕۆژی ڕابردوو بەهۆی ڕوودانی ڕووداوێکی هاتوچوو لە ڕێگەی سنە بۆ مەریوان 4 هاوڵاتی گیانیان لەدەستا و هاوڵاتیکی دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکرا. بەپێی راپۆرتەکان لە ماوەی 7 مانگی ڕابردوودا لانی کەم 8,000 هاوڵاتی لە ئێران و کوردستان بەهۆی بایەخ نەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە دۆخی ڕێگەوبان و نەبوونی ئیمکاناتی پێویستی پزیشکی گیانیان لەدەستاوە و بە هەزاران کەسی دیکەش بریندار یان کەم ئەندام بوون. شایانی باسە بە وتەی سەرچاوەکانی هەواڵ قوربانیانی ئەو ڕووداوە بەهۆی درەنگەیشتنی تیمەکانی فریاگوزاری خێرا گیانیان لەدەستاوە و بنەماڵەکانیان لە ئاست بەرپرسیار نەبوونی ناوەندە پەیوەندیدارەکان ناڕەزایەتیان دەربڕیوە. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی شێرکەتی نەوتی شاغڵ لە پارس جنوبی.
ڕۆژی شەممە 24 خەزەڵوەر کۆمەڵێک لە کرێکارانی شرکەتی نەوتی شاغڵ لە پاڵاوگەی دەیەمی پارس جنوبی دژ بە وەدی نەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان ناڕزایەتیان دەربڕی. بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی گەندەڵی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەڵکردنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی هەقدەست بەپێ ڕێژەی هەڵاوسان، پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکان، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژ و 15 ڕۆژ پشودان، ببورن بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژ کار و 15 ڕۆژ پشودان، وەرگرتنی هێزی کاری نوێ، گەڕاندنەوەی ئەو بڕەپارەیە کە وەکو باش لەسەر هەقدەستەکانیان کەم کراوە و هەروەها سەربەخۆی سندوقی خانەنشینی خانشینکراوانی سەنعەتی نەوت بوون. دەست بەسەرکرانی هاوڵاتیکی بەهایی دانیشتووی شاری گورگان. ڕۆژی ڕابردوو فەرهاد فەرهەندش هاوڵاتی بەهایی و بەندکراوی پێشووی عەقیدەتی خەڵکی شاری گورگان لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کرا. ناوبراو ساڵی 1391 هەتاوی بەهۆی باوەڕی بە ئاینە جیاوازەکان لەگەڵ ئیسلام حکمی 10 ساڵ بەندکرانی بەسەردا سەپێنراوە و ساڵی 1401 هەتاوی پاش تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی ئازاد کرا. ئەو هاوڵاتیە تەمەن 67 ساڵە پاش دەست بەسەرکرانی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر کۆمەڵێک لە کەلوپەلەکانیاندا گیراوە و بە توندوتیژیەوە لەگەڵ بنەماڵەکەی هەڵسوکەوت کراوە. شایانی باسە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو بەندکراوە زانیاریەک لە بەردەستانیە. دوایین هەواڵمان سەبارەتە بە هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر دانیشتوانی شارۆچکەی کەشاوەرزی زاهێدان. ڕۆژی ڕابردوو هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی هاوکات لەگەڵ مەئمورانی شارەداری بە مەبەستی ڕۆخاندنی خانووی هاوڵاتیان هێرشیان کردە سەر ناوچەی کەشاوەرزی شاری زاهێدان. بەپێی ئەو وێنانێ بەدەستمان گەیشتوون هێرشی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لەلایەن خەڵکی ناڕازی ئەو شارۆچکەیەوە بەرپرسراوەتەوە و کۆمەڵێک لە هاوڵاتیان بریندار بوون. بەپێی راپۆرتەکان لانی کەم بە 20 کەرسەتەی سەربازی و بە 7 کەسەوە هێرشیان کردووەتە سەر ئەو ناوچەیە و تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هێشتا بەبێ بەڵگەی قەزایی وازیان لە ڕۆخاندنی خانووەکانی خەڵک نەهێناوە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژی.